ئێوارتان باش بینەرانی ئازیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵم بۆ شەمەیەکی تر دێمەولاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ تایبەت بە هەڵبژاردنەکانی کوردستان. وەک پێشتر ڕامانگەیاندبوو هەتا کاتی هەڵبژاردنەکان هەموو ئێوارانێکی شەمان کاتژمێرنەوە بە کاتی کوردستان بەرنامەی تایبەتمان نەبێت سەبارەت بە هەڵبژاردنەکانی کوردستان. هەر کەسێک لە ئێوە پێی خۆشە بەشدار بێت پەیوەندیمان پێ بکات کات دەخەینە ئیختیاریەوە و قسە و باسی خۆی سەبارەت بە هەڵبژاردنەکانی کوردستان بکات. ئەمڕۆژ هەوڵ دەدەین چەند تەوەرێکی جیاواز تایبەت بە هەڵبژاردنەکانی کوردستان لە بەرنامەکانی ئەم شەودا جێگەی بکەینەوە و هەڵبەت چوارشەمەی ئایندە کە کاتی ئاسایی بەرنامەکانی پێشەنگ تیڤ و لەگەڵ شەمەی ئایندەش کە بەرنامەی تایبەتی ترمانە بێت سەبارەت بە هەڵبژاردنەکان لایەن و گۆشەنیگای تری ئەم هەڵبژاردنانەی کوردستان تاوتوێ دەکەین. ئەگەر لێرەوە قسە و باسی خۆشتان نەکەن دەتوانن بە سەرنج و تێبینی و پرسیار لە میوانانی بەرنامەکە ئێوەش بەشداری بکەن. لەگەڵمان من بۆ ئەم بەرنامە تایبەتانەی لەسەر هەڵبژاردنەکانی کوردستان ئامادەمان کردووە و پێشکەشی دەکەین. مەڵە بینەرانی ئازیز، یەکەم چاوپێکەوتنی ئەمڕۆمان لەگەڵ بەهادنی حاجی بەگرتارتاش ناسراو بە ڕێوەر عارف دەبێت و چەند تەوەرێکی ئەم هەڵبژاردنە تاوتوێ دەکەین. ڕێوەر عارف، ئێوارت باش و سپاس کا لەگەڵمانیت. سپاس بناجیان بۆ تۆ، ئێوارێت تۆ باش و سلااو ڕێزم هەیە بۆ هاوکاران و بۆ هەموو بینەران و بیستەرانی بەرنامەکە. لەگەڵ تۆە پێم خۆشە چەند تەوەرێک لەسەر ئەم هەڵبژاردنە باس بکەم و بە تایبەتی مەسەلەن دیاردەی ئۆپۆزیسیۆن بوون لەم هەڵبژاردنەدا و ئەوەی کە بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان کە 33 ساڵە دەسەڵاتدار بووە لانی کەم لە زۆنێکدا وە شەریکی دەسەڵات بووە لە تەواوی کوردستاندا، بەڵام لەم هەڵبژاردنەدا و لە هەڵمەتی ئەم هەڵبژاردنەدا وەکو ئۆپۆزیسیۆنێک دەردەکەوێت، سیمای ئۆپۆزیسیۆن بوونی بە خۆی داوە بەرامبەر بە پارتیە. من هەڵە تێگەیشتوم لە دەسەڵاتی ئەم حیزبە لە 30 ساڵیدا هاتووە یاخود ئەم حیزبە بەڕاستی ئۆپۆزیسیۆنە یاخود چۆنی ئەمە؟ بەڵێ بناجان، ڕاستیەکەی ڕەنگە بڵێم ئەگەر ئاوەڕێ لە خولەکانی کەی پەرلەمانیش بدەینەوە بە شێوازی جیاواز ئەم ئۆپۆزیسیۆن بوونە لە کۆتایی هەموو خولەکانە سەری هەڵداوە. ئێستا ئەم حکوومەتەی کە پێک هاتبوو لە دەورەی پێشوا و لە خۆری پێشوا یەکێتی گۆڕان و پارتی بوو. ئەوەی کە هێزی سەرەکی بوو لەو مەیدانە پارتی خۆی بوو، بەڵام لەبەر ئەوەی کە ساڵ لە دوای ساڵ ڕێژەی ڕەخنە و بێزاری و نەفرەت و ناڕەزایەتیەکانی خەڵکی کوردستان لە دەسەڵات زیاتر دەبێ، ئیتر لە ئاخر و ئۆخرەکەیە ئەمانە ئەکەونە پەلەقاژەی ئەوەی کە خراپیان کردووە و گەندەڵ و ززی هەیە و جەردەیی هەیە و خراپەکاری هەیە و نائەدالەتی هەیە و ستەم و ستەمکاری هەیە و زۆر لەو شتانەی کە بەم ڕۆژگارە مێشی خەڵکیان پێ برتووە. بەڵام تۆ پرسیارە سەرچێکە ئەوەیە کە ئێوە خۆتان ئەم حکوومەتەتان پێکێناوە و ئەم حکوومەتە هەتا ئەو کاتەشی کە ئیشی کردووە نە کەسێکتان بەو معنایە بەهەرحاڵ ناڕەزایەتیەکتان دەربڕیوە، نە ڕۆژێ وتوتانە ئێمە لە دەسەڵات و حکوومەت دەچینە دەرەوە، و نە بەرنمەیەکی شەبووە لە بەبێ ئەوەی کە هەردوو هەرسێکتان بە پێ پۆستەکانتان بەهەرحاڵ قسەی لەسەر نەکرابێ. بناجا سێری ئەو حاڵەتە بکە ئەم حکوومەتەی کە ئێستا پشت سەرمانە، ئەم حکوومەتە خۆی حەو وەزیری هەبووە، هی یەکێتی نیشتیمانی بووە، لە وەزیری ڕۆشنبیری و بگرە حەمێ حەمەساعیە، لە وەزیری با بڵێم کشت و کاڵەوە بیگرە، لە وەزیری هینەوە بیگرە، شارەوانیەوە بیگرە کە وەزیرانێکێتی بووە. بەڵێ طبعاً ئەویش، بەڵام مە بەسمەوەی هەر لە وەزیرەکانە حەوتیان هەیە، جێگری سەرۆک وەزیرانیان هەیە، 8 هینیان هەیە، با بڵێم 8 کەسیکیان هەیە و 8 کەسە بە عنوانی کەسانێک بوون کە لە ناو لە ناو ئەم مینە پێشوا هینیان هەبووە، مەکانی بریکاریان هەبووە، بریکاری وەزیر بوون. لە هەموو پاڵ ئەمەشا 8 کەسیان هەبووە کە بەڕێوەبەراتیەکانی ئەم دەسەڵات و حکوومەتیان بەدەستەوە هەبووە، جێگیری وەزارەتەکانیان بەدەستەوە هەبووە. بۆیە بەڕاستیە من لە کاریکاتۆرێکی ناشرین و بێتام هیچ شتێکی کە ناتوانێت ببێ، یعنی نە ئەتوانێت خۆیان قانعکە، نە هەتا هێزەکەی خۆی قانعکە،
و ئەمەی ئەگە پیان وابێ بەمنوع لە قیافەیە ئەتوان خەڵکی کوردستان جێلکەن یان ئەتوانن هەموو کازە و کوزەکە بەسەر پارتیا بشکێنەوە بەرحاڵ بەڕاستی ئەمە هەر تەنیا بازارگەرمکردنی هەڵبژاردن و ڕۆژانی هەڵبژاردنە ئەجینە گە تۆ دیقەتکەی 2 هەفتە لە پێش ئەم بەحسەیە نەبووە باشە وەرە تۆ سەریکە ئەوان بۆ ماوەیەک لە حکوومەت هاتنە دەرەوە بایکۆتی حکوومەتیان کرد و وەزیرەکان نەچوونە سەرکاری خوان و تەنانەت جێگیری سەرۆک وەزیرانیش ئەمانە توانێت حەقانێتێکی زیاتریان پێدا بەوەی کە ئۆپۆزیسیۆنن بنارجیان ئەوە لەسەر پشت بوو شەڕی چێکەکە بوو شەڕی تەوزیعات بوو شەڕی ئەوە نەبوو بڵێ حکوومەتەکەمان ناوێ ئەگەر حکوومەتەکەی ناوێ بۆچی دوای ساڵەکە ئەڕاتەوە بۆچی دەسەکاتە بۆ شتەکە یعنی ئیتفاقیشیان هەبووە بە ڕێکەوتنی نێوانیان ئەوان هەموو ئەو سەردەمە هەموو کێشەکەیان لەسەرەوە بوو ئەو پۆستانەی کە هەبووە وەک پێویست دابش نەکراوە وەک پێویست نەدراوە وەزعی سلێمانی ئاوا بۆ بارحا بە شەرەقسەکەیان ئەوە بۆ کە غەدر لە سلێمانیە کرێ بەڵام دواتر لەسەر ئەمانە ڕێکەوتن و هەتا ئاخیر ڕۆژەکانی ئەو پەرلەمانەی کە مابوو یەکێتی لەناو حکومەتە هەبووە بۆیە ناتوانە شەرعێت بۆ حاڵەتە بدا کە ئێستا ئەمڕۆ بیری ئەوانەکەوێتەوە وەکو سیمای ئۆپۆزیسیۆن بوون خۆیان دەرەخەن لە ڕاستیە تۆ تەسەوری کە بەڕاستی هەموو حیزبەکانی کە دەورانە بارحال بە هەماشەوە گۆڕان ئەمە هینەکەی بوو ڕۆیشت تا ئاخیر ڕۆژەکان لە ئاخیر ڕۆژەکانەوە وەرەقایە بەعەرزە ئەڵێ من ئۆپۆزیسیۆنم یاڵێ من ناڕەزایەتیم هەیە یا وەکو جاران خۆیان لە پەرلەمانایان و داهنوێ پایەکتان لە ناو خەڵکایە لە ناو ناڕەزایەتیەکانە پێشتان ناو پەرلەمانە ئەبێ ساغ بنەوە یعنی ساغیان کردنەوە دوای ئەوە کە ئەبێ ئێوە تەنیا لە ناو حکومەتا بن ئەم هێزە ساغ کراوەتەوە چ گۆڕان و سێشێتی خۆیان موافقەتیان کردووە بە هیچ هێزێک نەبووە بە هەڕەشە و گوڕەشە نەبووە باشە بە ئیتفاقێکی سیاسی بۆ لە بینی خۆیانە تازە لەمە زۆر ناشرینتر ئەوەیە کە ئەگە دیقەتکەی سەریکە وەختێک کە ناڕەزایەتیەکان هەبوو 5-6 مانگ یەشێتی وا خۆی پیشانەدا ئەیوو هەژماری من بارحاڵ هینی پارتی ئەمە بۆیە قوڵمان نییە بەڵام کاریکاتۆرەکە ئەوەیە پێرە و دوێنە لە هەڵبجە و زۆر لە مەنتیقەکانی کە وەختێک کە خانەنشینەکان ئەچن بۆ ئەوێ موسەکەیان وەرگرن لەوێ بارحا فۆرمیانە خەنە بەردەست کە ئەبێ ئێوە هەژماری من پڕکەنەوە ئەمە لە کاتێکایە ئەم هەژماری منە شەشی تازە نییە لە بیرمە 5 مان 6 مانەوە پێشاڵاوی علی ئەسکەری لە تەلەڤیزیۆنە چاوپێکەوتنیشی لەگەڵ کرا وتی ئەوە بەڕۆشنی وتی ئەسڵەن و ئەساسەن ئەو پرۆژەی کاقوبات بووە کاقوبات لەسەر ئەوە تەرحی کردووە ئێستا یەشێتی پارتی خاوەندارێتیەکە جابووی ئەم شتەیە کە ئێستا باسیەکەن حتا نەکەر ئەو کاتە ئێستەی کە ئەم ئیدعایەیان هەیە ئێستا شەر خەریکی شەراکەتەکەی ژێربەژێری خۆیانن ئێستاش ئەوەتانێ ئەو دەورە تقریبا 8 مانگە هەڵەداوانی ئەویانە کە گوایە ئەمە هەژماری منەهینی پارتیە و بلا حەزەمان هەیە و گونجاو نییە و پێشیاری ئیسلاحاتمان هەیە و بەڵام بۆ زۆر کەس عالەم و ئاشکرا ڕۆشن بوو کە ئەمە ئیتفاقاتیشی بینی خۆیانە ئێستا وەرەقەکە ڕاکێشتن و بە ئاشکرا بە خەڵکەڵێن کە ئەم هەژماری منە ئەیکەن بە مەرج بۆ دانی موچە بە خانەنشینەکان ئێستا وەکو مەرجیان لێکردووە لەم قۆناغا بۆیە بەڕاستی ئەم ئیدعایەکی پوچی دەورانی هەڵبژاردنە کە ناتوانێت خۆشیان قانعکات بێمەسەر لایەنێکی تری ئۆپۆزیسیۆنەکان کە بانگەشەی بەشداری خەڵکەکەن بۆ ئەم هەڵبژاردنە و گرنگی ئەم هەڵبژاردنە لەوەیە باز دەکەن کە ئەم جارەیان شەفاف ئەبێت لەبەرەوەی کە پارتی یەکێتی ناتوانێت هەڵبژاردنەکانی پێش و تەزویراتی تیا بکەن بەڕاستی ئەمە وایە ئەم هەڵبژاردنەی کە بەڕێوەیە شەفاف و نەزیهە بنەرجان ئەگەر قبولمان بێ کەسێک کوچکەیەک هەیە کە ئەتوانم بڵێم تەحکومەکە بەسەر دەسەڵاتدارێتی وەزعی سیاسی کوردستان و بە پەرلەمان و وەزارەت و هەموو شتەکانیەوە ئەویش کە ئەمریکایە کە ئێرانە کە تورکیایە ئەم سێ کوچکەیە لە دەرەوەی خارجی ئەم هەڵبژاردنە نین و نەک بەشێکن بەڵکو ئەوان پشتی سەرچیان بەرەکەوێ هەر جۆرە ئیدعایەکردن لەسەر پاکبوونی یا ئەبێ تۆ بڵێ من بڕوان بەوە هەر نییە کە ئەم هێزانە تەرەف بن بارحاڵ ئەو کەسانە بن ئەو لایەنانە بن کە لە ناو ئەوزاعی سیاسی کوردستان و عێراقا تەنانەت بەشداریان هەیە یا ئەگە قەناعەتی بەوە هەیە ئەبێ تەکلیفی خۆی لەگەڵ ئەم هێزانە معلوم بکەی ئایا بەڕاستی پرسیارەکە ئەوەیە ئێمە لە ناوچەیە کە ئاژین کە ناوچەیەکی جەنگرتووە
ناوزەیەکی پڕ لە توندوتیژیە ئەمە لەلایەکەوە بەڕاستی ئەمریکا و تورکیاش و ئێرانیش بۆ ئاڵوگۆڕەکانی سەرەوەی کۆمەڵگەی عێراق پێویستی بە هێزێکە هێزێکی چەکدار بێ ئەمریکا ناڕوا هیچ ئەگەرێکی خۆی بخاتە سەبەتەی هیچ حیزبێکەوە کە دەزانن سوور دەزانن دوای هەڵبژاردن هیچ هێزێک ناتوانێت لە بەرابەر بە پارتیان ڕابوەسێتەوە هەتا لە بەرابەر بە یەکێتیان ڕابوەسێتەوە بڵێ دەسەڵاتم باتێ لەبەرەوە بە حاڵ ئەوەی کە فەرقی کردووە هەندێک ئیسلاحکاریە لە ناو پرۆسەی هەڵبژاردنەکە بەڵام ئەوەی کە لە پشتی هەڵبژاردنەوەکەیە ئەوەی لە پشتی ئەو سیمانەیە کە خەڵکی کوردستان نایبینێ ئەوە ئیتفاقاتەکانی پێشوەختی خۆیانە باشە وەختێک کە ئێمە ئەبینین سەرۆک کۆماری ئێران 3 هەفتە لەوە پێشخۆیەکا بە کوردستانە هەرسێک هینەکە ئەبینێ پاڤڵ تاڵەبانیە بینێ مەسعود بەرزانیە بینێ و نێسروان بەرزانیە بینێ لە هەر حاڵە یعنی ئەمە یەکێکە لەو ئیتفاقاتە گەورانەی کە پێشوەخت پەیوەندی هەبووە بە مەسەلەی هەڵبژاردنەوەکەوە باشە اینجا خۆشمان نەزانین کە ئێران نەکە لە کوردستانە بەڵکو لەسەر تاسەری عێراقا کاراترین کارکتەرە بۆ هەر ئاڵوگۆڕێ لەسەرەوە یعنی بە جۆرێ ئێستا لە ئاسی نێودەوڵەتیە ئێران وەکو حکومەت و دەسەڵاتێکی دووهەمی ناوخۆی عێراق ئاماژەی پێکرێت و لە بەرچاو ئەگیرێ بۆیە تۆ ناتوانانی لەم بارودۆخەتە یەکێت تورکیاش و ئێرانیش و ئەمریکاش بارحال لە ئەم ئاڵوگۆڕی عێراق ببوورە کوردستان بکەیتە دەرەوە بڵێ هەر بۆ دەلیلەی کە کۆمسیۆنەکەی ئیسلاحاتی شێتی تیاکراوە هەر بەو دەلیلەی کەسانی ئاڵوگۆڕیان تێکراوە هەر بەو دەلیلەی هەموو شتەکان بووە بە ئۆتۆماتیکی بوو ئۆتۆماتیکی بۆ ئەمریکا چییە بۆ ئێران چییە بیگۆڕێ ئاخریەکەی هەموو ئاوەکەکەنە ئەو ئاشەی ئەبێت لە بەغا بارحاڵ دەنگەکان جیاب بکەنەوە ئەیە بەڕاستی دەنگی ئەوە لە بەغاجیاکردنەوەکەی ئەمریکا و ئێران ناتوانن هەر چۆنێکە خۆیان دەیانەوێت ئاڵوگۆڕیتیا بێنن بێ ئەمە نوعێکە لەو خۆڵکردنە چاوی خەڵکەیە یان لە ڕاستیە بەشێکە لەو پرۆسەیە کە بازاری هەڵبژاردنەکەی پێگەرمەکەن و نابێ ئیشارە بەوەش نەکەین لەم بارەوە ئۆپۆزیسیۆن دەورێکی یەکجار گەورەی هەیە لەوەی کە ئەوە 3 مانگە 2 مانگە 3 مانگە شەو و ڕۆژ باسی نەزاهە و پاچی ئەم هینەکەن هەڵبژاردنەکەن ێ باشە ئاخر ئەگەر واقعەن وایە دوایی ئەگەر ئەم ئاڵوگۆڕە کرا بەدڵی تۆ نەبوو تۆ لەسەر ئەساسی چی ڕەخناگری قوبولی ناکەی یعنی یەشە لە شتەکان ئەوەیە ئەمە نوعی لە خۆ جێزگرتنە ئەم ئۆپۆزیسیۆنەکە گرتوێتی بەر ئەم ڕێگەیە هەر لە ئێستەوە بۆ خۆی داناوە کە ئیمکانی ئەوە هەیە کە ئەو ئاڵوگۆڕانە بێ بەڵام سەری ئەو سەریکە ئەوان بەبێ ئەوەی هیچ پرسیارێ بەوان بکری ئیتفاقاتێکی سەروتری بینی خۆیانە کە لە واقع ئەمە بۆچوونی شخصی منە پارتی جارێکی کە یەکەمە یەکێتی نیشتیمانی هێزی دووهەمە ئێستا ئەگە قسەیەکە بێ لەسەر هێزی سێهەم قسە هەیە لە کوردستانە نە ئەوەی کە ئەم هێز و ئەم باڵانسە بۆ معنایە بگۆڕێ باشە بۆیە بارحەڵقەکە لەسەر گۆڕینی ئەگەر با بڵێم کۆمسیۆنەکەش بێت دوازار ئەم کۆمسیۆنە ناتوانێت هەموو هاوکێشەی هەڵبژاردن یەکلایی کاتەوە نمونەیەکی زۆر سادە بگرە بۆ ئەو قسەی تۆ یا بۆ قسەی کە باوە لە کۆمەلگا ئەگەر پاکە پرسیارەکە ئەوەیە کە بۆ هەفتەی پێشوو یەکێتی نیشتیمانی 40,000 لە هێزە ئەمنیەکانی خۆی دەبات و دەنگیان پێدەدات و هەر لە ئێسەوە بارحاڵ لە سندوقایە 40,000 دەنگ هونەری ئەمە چییە؟ ئایا ئەمە ئەو شتە پێشەشیە نییە کە پێشوەخت بارحاڵ هەم ئەوانی چەک کردووە هەم بارحاڵ دەزانێ ڕێگەیەک و ئیدعایەیە کە بۆ پێشووتر کە هێزەکانی خۆی دەنگیەوە بەلایەنێک بە تەرەفێ بە 4 کەسی کە بە 500 کەسی کە دوجار ئەوێ لێرەوە چیکە ئەم چیکردنە ئەگەر پێم وابێ بارحاڵ ئێستاش ئۆپۆزیسیۆن قسەی لەسەرنەکە یەشێکە بێ لەو حاڵەتانەی کە سەرنجام ئۆپۆزیسیۆن ڕۆژێکی کەیێتەوە ئەڵێ بڵێ ئێمە ڕەخنەمان لە ئەدایەتان سەد ڕەخنەتە بێ تۆ کۆشتەکە ناتوانێت ئەو تۆ ناتوانانی لە فەزای جەنجیە ناتوانانی لە فەزای پڕتونوتیژی ئێستەی کوردستانە ناتوانێت لە دەڵەڕاوکەی خەڵکە کە ئەم هەموو سوکایەتیکردنە بە حیزبی سیاسی بە پەرلەمانتار بە کەسایەتی بە نوخبە بە هەرچی شتێکرێ لە زمانی ئەم قیاداتی ئەم حیزبە سیاسیانەوە هێشتا ناوی بنین هەڵبژاردنێکی نەزیه و پاک بەڕاستی پێم وایە ئەمەیەکە لەو یاریانەی کە پێشوەخت دۆڕاوە ناتوانێت ئەم هەڵبژاردنەیە لە ئەوزاعی سیاسی عێراقا لە ئەوزاعی سیاسی کوردستانە کە هەموو شێ بەدەستی ئەمریکایە و هەموو شێ بەدەست ئێرانە
ئەم داشە لە دەستی ئەوانە توانن کشمەلی بکەن، ئەوانە توانن ئاڵوگۆڕ بەسەر هینەکە بێنن، چونکەمە ئاڵوگۆڕی سەرەوەیە، ئاڵوگۆڕی ناو خوارەوە نییە. من تۆ وەکو هاوڵاتیەک دەمانبەن دەنگمان پێ ئەدەن، دەنگەکەش بە هەر حاڵ دوجار ئەتوانێت بە هەر شێوەیە کە خۆی بێوێ بیگۆڕێ. با بڵێم ئەوش بڵێم بەڕاستی خۆ ڕێگەی کەیان زۆر گرتووە، پارتیش ئەو ڕێگەی کردووە بۆ معاملاتە شێکابرا کەسیڵێ بێت تو هەموو هینەکانی بێنی، هەموو با بڵێم کاتی زانیاری و هینی نیشتیمانی و فلانی فساری هەموو ئەفشانە بێنی، یا بۆ تەعیناتەشێ بە هەماشتر. ئەمانە هەموو ئۆپرسان ئەتوانن بە هەر حاڵ هەزاران خەڵق لە پشتی ئەمانوە دیسکەن بۆەوەی کە دوجار مۆری خۆیان لە هەڵبژاردنەکە بدەن. بۆیم پێم وانە بە هەر حاڵ بە هیچ جۆرێ پرسیاری بینەر بێن سەر شاشەکە و ئاراستی ئێ بکەم، هەروەها دو پرسیاری خۆشم بکەم. پرسیاری ئەوەی کە دەنگۆی ئەوە هەیە کە لە بەرژەوەندی یەکێتی لەلایەن ئێرانەوە ئەم هەڵبژاردنە ئەنجام بدرێت، دواتر ینی بە شێوەیەک ئێران پشتیوانی یەکێتی کردبێت و لە بەرژەوەندی یەکێتی بشکێتەوە. وەڵام سەربەخۆ لەمە من دەمێت دو پرسیاری خۆشم بکەم و هەردووکی بە کورتی وەڵام بدەنەوە. خەڵکی ناڕازی و ستەفیدەی کوردستان لەم بارودۆخەیە چی بکەن؟ با من ئەو شتەیە بڵێم لە ڕاستیە بۆ خۆم پێم وایە تێگەشتنی من لەم هەڵبژاردنە ئەوەیە ئێران فاکتەرێک بووە لە کۆمەکردن بە یەکێتی نیشتیمانی لە هەڵبژاردنەکانی کەرکووکە. بە هەمان شێوە لەم هەڵبژاردنەی پەرلەمانیشە فاکتەرێکە کە یارمەتی یەکێتی نیشتیمانیەدا، بەڵام یارمەتەکەی یعنی تەجاوزی لیستی پارتی نییە، بەڵکو بە بڕوای من هەر ئەوەندەیە کە ڕەنگە چەند کاندیدێک یا چەند پەرلەمانتارێ ڕێژەکەی بێتە سەرەوە. ئەژین ئەو ئیتفاقاتانەی کە لە بینیان ناکراوە من پێم وانەیە لە ئێستا بە هیچ جۆرە ئەم حاڵەتە تەبدیل بێ بەوەی کە یەکێتی بێ بە هێزی یەکەم، کە لە ڕاستیە لە حقەتا منەوەی کە لەناو زۆر لە ئەجواکانی خۆشیانە لێرەوەێ بیست بێتمەوە خۆشیان بڕوایان بۆ نییە کە بار حەبتوان تەحەدای پارتی بکەن. جایسە چه ئینتیخاباتێک ئەم ئاڵوگۆڕەی پێ بێنێت، تۆ لە شوێنەکە هەڤە کاندیدی هەبوو ئەو دوو بەرابەرونیوی تۆی هەبووە، دوو بەرابەری تۆی هەبووە، ئێستا ئەمە چی ئەم ئاڵوگۆڕێ لە کوردستانە پێێتە پێشەوە کە ئەوە بێ بۆ هێز. پێم وانە بە هەر حاڵ یعنی ئەوەی کە تا ئەو شوێنە قسە لەسەر ڕۆڵی ئێران گێ بۆ پشتگیریکردن لە یەکێتی بەڵێ وایە، بەڵام ئێران ئێوە باڵانسی ڕاگری لە بینی یەکێتی و پارتیە و ئێران پێویستی بە زۆر لە زۆرەکان هەتا بە پارتیش هەیە، چونکە ئەزانێ پێشتر حکوومەتی تورکیا هاتوون یەک سەقفەی زۆر جدی سیاسی اقتصادی اجتماعی لەگەڵ حکوومەتی عێراق و هەرێما مۆر کردووە، نایەوێت لەو مەسەلەیە بە دوور بێ. بۆیە دوای هاتنی سەر کۆمار بارحالێکی لە مهمترین بەحسەکان و فایلەکان هەرەمە بوو ئیتفاقاتێکی کەی دە 12 خاڵی بوو لە بینی عێراق و ئێران ناکراوە. بەڵام دیارە ئەوەی جان جەماوەری ناڕازی چی بکات لەم دۆخەدا؟ جەماوەری ناڕازی یەک شت کە زۆر 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 بلچینەیە پێش هەموو شتێ بە بڕای من قسە لەسەر ئەوەی خوێندنەوەی ئێمە بۆ هەڵبژاردن چییە؟ هەڵبژاردنە توانێت شوێی ژیانی کۆمەڵگەی ئێمە لە ڕووی اقتصادی سیاسی ئیجتیماعی فەرهەنگیەوە بگۆڕێت. شەپۆلێکی ناڕەزایەتی گەورە لە کوردستانە هەیە، خەڵکی ناڕازی دەبێ یەکەمی شێت کە بیری لێ بکەنەوە ئەمە ئەتوانێت ئەم ئاڵوگۆڕە ئەم پەرلەمانە ئەتوانێت ئاڵوگۆڕ لە ژیان و گوزەرانی ئەوان بکە، ئەوانەی کە ناڕازین بە پلەی یەکەم لە هەر حاڵە. وەختێک کە ناتوان ئەو ویست و داواکاریە ئەو خۆزگەیە ئەو داواکاریانەی خۆیان جێبەجێکەن، تەنیا ڕێگە ئەوەیە کە بایکۆتی ئەم هینە بکەن، نەڕۆن بەشداری نەکەن، دەنگ نەدەن، بەشداری لەم گاڵتەجاریان نەکەن، بەڕاستی کە سبێن نەجارشیکە هەر بە دەنگەکانی خۆیان مەحکومیان کەنەوە. لەم پرۆسەی چەند ساڵی 5-6 ساڵی ڕابردووە دەیان و سەدان ڕووداوی جرگ بڕی پڕ لە کارەسات لەلایەن ئەم حیزبە سیاسیانەوە ڕوویاوە. باشە ئێستا پشکردنە هەمووی و لە بیبنەوەی هەموو ئەو تاریخە زامێک و دەرێکی یەکجار کوشندەیە کە من یەک جاری کە بچمەوە پەنجە بکەم بە ئەو مرەکەبا بارحەل دەست ڕێ بدەمەوە بە ئەو هێزە سەرکوتکەرانەی بۆ لایەنانەی بارحاڵ کە لە تەرەفێکەوە خۆش باوەڕی لە ناو خەڵکا بڕاوەکەنەوە، لە تەرەفی شاو حیزب و یەکێتی و پارتیەکە دەبینین و ئەزانین کارنامەیان چییە. بۆیە باشترین بژاردە بۆ خەڵکی ناڕازی ئەوەیە کە بەشداری لەم هەڵبژاردنانەکە. بەهادینی حاجی بەکردار تاشناسرا بە ڕێبەر عارف زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادەبوون.
ئازیزان وچانێکی کورت و پاشان بەردەوام دەبین لەسەر ئەم بەرنامە تایبەتە سەبارەت بە هەڵبژاردنەکە لەگەڵمان بمێنەوە. لاوان و ژنانی کوردستان دەسەڵاتی حیزبەکانی کوردستان سەرچاوەی بێمافی و ئازادی و مافە فەردیەکانی ئێوەیە. بایکۆتی هەڵبژاردنەکانیان بکەن و وەڵامی بێمافی و سەم و سەرکوتگەریەکانیان بدەنەوە. ژنانی کوردستان ئێوە کە زیاتر لە 3 دەیەیە لەلایەن دەسەڵاتی حیزبەکانی بزوتنەوەی کوردایەتیەوە بێڕێزی و سوکایەتی و توندوتیژیتان بەرامبەر دەکرێت، تیرۆر دەکرێن یان ناچار بە خۆکوژی دەکرێن، بە بەشداری نەکردن و بایکۆتی هەڵبژاردن وەڵامی شایستەی خۆتانیان پێ بدەنەوە. ژنانی کوردستان دەسەڵاتی حیزبەکانی کوردستان هەرچی یاسای کۆن و دژەژنە لە دژی ئێوە بەدەستیانەوە گرتووە. دەستی مەلاو کۆنەپەرستی و پێوسالاریان ئاوڵا کردووە بۆ سەر ئێوە و مافە سەرەتایەکانتان. بەشداری گاڵتەجاڕی هەڵبژاردنەکانیان مەکەن و ڕسوایان بکەن. ژنانی ناڕازی و بێمافی کوردستان لە 3 دەیەی دەسەڵاتی بزوتنەوەی کوردایەتی و هێزە ئۆپۆزیسیۆنەکاندا نزیک بە 35,000 لە ئێوەی ژن بە بیانووی پوچی شەرەف پارێزی تیرۆرکراون و گۆڕستانی بێناونیشانیان بۆ دروستکردوون. لەم هەڵبژاردنەدا و بە بەشداری نەکردنتان ناڕەزایەتی حەقخوازانەی خۆتانیان نیشان بدەن. بەڵێ بینەرانی عەزیز بەردەوامی لەسەر ئەم بەرنامە تایبەتە سەبارەت بە هەڵبژاردنەکانی کوردستان. ئێستاش دەچینە لای میوانێکی تری بەرنامەکەمان لاوژە جەواد هەڵسوڕایی بزوتنەوە یەکسانی خوازی ژنانماندا گەڵدایە. لاوژە جەواد ئێوارەت باش و سوپاسکا لەگەڵمانیت. ئێوارەیەوەش باش، ئێوارەیەوە هەموو بینەران و بیسەرانمان باش هاوڕێ بنار، دەستان خۆش بێ. زۆر سوپاس بۆم دەرفەتە. هەڵبژاردنی کوردستان بڕیارە 10 ئۆکتۆبەر ئەنجام بدرێت. سەرێکی ترین سەرنجەکانی ئێوە لەسەر ئەم هەڵبژاردنە لە ئێستادا لە چیدایە؟ هاوڕێ بنارەگەر من بەوە دەست پێ بکەم، ئەمە من بە هەڵبژاردننی نازانم بەڕاستی، تەنانەت بەهر لا حەزاتێک وەر بۆ چونەکە لەسەر هەڵبژاردن هەم بێ لە دنیاە، بەڵام ئێمە لە چەند وڵاتی ترا هەڵبژاردن دەبینین، هەڵبەتەکانی هەڵبژاردن دەبینین، بەشداری خەڵک لە هەڵبژاردن دەبینین، بەرنامەی سیاسی لایەنە سیاسی حیزبەکان دەبینین. ئەمەی کە لە کوردستان بڕێوە دەچێت گاڵتەجاریەکی سەر بەخۆیە، بەس هەڵبژاردن نییە. تۆ سیرکە هیچ کەس نازانێت بەرنامەی سیاسی لایەن و حیزبەکان چییە، تۆ سیرکە لە دنیا لایەنی لایەن ڕاستەیە هەرکەس بەرنامەی خۆی هەیە، سیاسەتی خۆی دەباتە پێشەوە، ئەحزابی پۆپۆلیستیان ئەحزابی ژە پەنابەری هەن، هەرکەس دەزانێت بۆ خۆی بۆچی هەوڵ بۆ چێدا و بەرنامەی سیاسی هیچ شتێک لەمانە نابینین. شەڕەجنێ و قسەی ناشرین و حساب نەکردن بۆ ئیحساسی خەڵک، بۆ کۆمەڵگا، بۆ پەروەردە لە کۆمەڵگا. من زۆر جار بیر لەوە دەکەمەوە، لەوە دەدەستم زۆر ئاسان بیر لە لای خوێندکارێک لە خوێندەکە بە مامۆستاکی بڵێ درۆقی یا بڵێ دس. ئەمە کەلیمەی ڕۆژانن. لە کاتێکا سیارەیەکی گەورە بەناو بازاڕ هەروە بە گەورەی نووسراوە درۆ دەکەن. هەریکە ئەم نوع زمانە، ئەم پەروەردە و ئەو فەرهەنگە ناشرینە دەکەنە بەشێک لە کۆمەڵگا و بەشێک لە زمانی کۆمەڵگا و لە فەرهەنگی کۆمەڵگا لە ناو کۆمەڵگادا. هیچ کەس نازانێت نەزمانێکی سیاسی هەیە، نەزمانێکی مۆدێرن هەیە، نەشتێکی ڕۆژانە و شتێکی جوان هەیە، یعنی کە خەڵک چۆن بڵێ بەشێک لە مۆدێرنزم لە کۆمەڵگا و مۆدێرنیەت و جوانی و بە فەرهەنگی ئەم حیزبانەی پێ بناسێتەوە. بەڕاستی شەڕەجنێ و زمانی ناشرین و قسەی ناشرین ئەمڕۆ سەرۆکێک کە خۆی بە سەرۆکەزانێ بە ئاشکرا لە کۆی ئەڵێ حوشترێک وەڵامی دامەوە. ئەمە زمانیانە. یەکێک دوو مانگایانە کە کێشەی خەڵکی کوردستانی بە ناوی مانگای هۆڵەندی پێچارە سەرکە بە ناوی حیزبە نەیارەکانی خۆی
ناویان دەبا نازانم چ زمانێک ئەو کۆمەلگا بە چ زمانێک بناسیتەوە کە ئەو شتانە گوێ لێ دەبێت ئێمە خۆمان دەزانین لە کۆمەلگای کوردستان تەنانە لە کۆمەڵە ماس میدیا بەرنامەی ڕۆژانەمانە سەرجادە و ناو بازار و شوێنە گشتەکان جێگەی هەمومانە ناتوانین مناڵان لەو جیانە جیاکەینەوە ئەو زمانەیان زبریان گوێ لێ دەبێت ڕۆژانە دەبێت چ چاوەڕوانیەکیان لێ بکەین توێکیان لێ چاوەڕوان بکەین پەروەردەی دەستی ئەمانە بن ئەم فەرهەنگە ناشرینەی ئەمانە بن ئەم زمانە ناشرینەی نەبن کە ئەمانە ڕۆژانە قسەی پێەکەن و گفتوگۆی پێ دەکەن و بەرەنگاری یەک دەبنەوە کابرا دەسەڵاتدارە دەیڕوخێنێ هەموو هەیە دەیڕوخێنێ هەموو بەرەنگاری دزی و گۆندەڵیە بێتەوە کەس نازانێت چێ بەرپرسە لە کۆمەڵگایە چێ مەسئولە بەرامبەر وەزعەتەی کە 35 ساڵ لەسەر خەڵکی کوردستان داهات هیچ کەس نازانێت لەو تێکەڵێکە و تێک هەڵداییە چ ناوێت لەو بارودۆخە بنێ من بیرمنەوە دەکردەوە لە میدیای کوردیە لە ڕاگەیاندنەکانە لە کۆمەڵگای کوردستانە ژن بە دەمەوەەر دەناسرێت ژن بە قسە ناشرین دەناسرێتەوە ژن بە مایەی فیتنە و نازانم چی و ئەمانە تعریف دەکرێن لە کۆمەڵگایە بەڵام ئایا ئەمە ژنانن ئەمە دەکەن ئەمە ئێستا بەڕاستی ئەمە یابینن چێ ئەمە چییە مجموعەیە سەرکردەی سیاسی گەورەن کە هاتوون خۆیان بەمووی سەرکردەی زەبەلاح و خاوەنپارە و سەرمایەن هاتوون لەناو کۆمەڵگای و خەریکی بڵاوکردنەوەی فەرهەنگی ناشرین و وێرانکردنی ئەم کۆمەڵگایان بە هەموو شێوەیە بە هەموو زمانێک بە هەموو شکلێک لەسەر بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان چەندێک ئەم هەڵبژاردنە ئەکرێ جێی ئومێدی بێبەوەی کە هەنگاوێک بەرەو گەیشتن بە یەکسانی لانی کەم بەرەو باشکردنی مافەکانی ژنان هەنگاو بنێت هاوڕێ بنەر مەسەلەی ژن مەسەلەیەکی سیاسی کۆمەڵایەتیە لە کۆمەڵگایە مەسەلەیەکی دیاکراوەنی لە هەموو کێشانێکە لە کۆمەڵگای کوردستان 35 ساڵە چەندین تەمەزانەوە خوری شەشەمی پەرلەمانە ئەگەر هەڵە نەبم ئەمە چەندین جارە هەڵبژاردن دەکرێ چەندین جارە پەرلەمان پێک دەهێنرێ وەکو هەموو کێشەکانی تر لە کۆمەڵگایە کێشەی ژن چی بەسەرهاتەوە ئەو پەرلەمان نتوانێت چ بۆ مەسەلەی ژن بکات چ شتێک بکاتن بێگومان هیچ ئەگەر لە بەتابەتی لە نەوەتەکان هەنگاوێک درابێ بەرە بە ڕێگەی ڕاستە بۆ بزنەوەی یەکسانی خوازی ژنان و مەسەلەی ژنی تێدا مەطرح کرابێ و کرابێتە مەسەلا ئێمە بزنەوەی یەکسانی خوازی ژنان کۆمەنیستەکان بووین لە کوردستان ئەو کارم بەڕابەرایەتی کۆمەنیستەکان بۆ کارە کراوە نەوەکو ئەمانەکە لە پەرلەمان و لە ئەو حیزبە سیاسیە کۆنەپەرستانەی کۆمەڵگا ئەمانە چیان پێ دەکرێت ئەمانە دەتوانن چی بکەن بۆ هەموو مەسەلە سیاسی کۆمەڵایەتەکان لە کۆمەلگا تا بکەن بۆ مەسەلەی ژن بکەن ئەمانە حزابی کۆنەپەرستی دواکەوتون تا سەر ئێسقان کە پێیان وایە ژن ناقز ئەخڵبەرە دەدووە ئەوە تا ئەو حزبی خۆی بە ئۆپۆزیسیۆن دەزانێ و یەک ڕێکلامی گەورە لە تۆپخانەکەی کەناڵی ڕاگەیاندنەکەی لە بۆ ژنان دەکا کە ژنان هان بداتن دەنجیان پێ بدەن ڕۆژانە قسەی ئەوەیە قسەی سەرکردەکەیان ئەوەیە کەسیەکەمیان ئەوەیە لەسەر کەناڵ تەلەڤیزیۆنەکان ناهێنن ئیجازە نادەن هیچ یاسایەک تێپەڕێ لە دەرەوەی چوارچێوەکانی شەریعەتی ئیسلام بێت ژنان ئەمە ژنان هەنگاو دەنێ بەرەو پێشەوە بۆ مەسەلەی ژن بۆ مەسەلەی ژنان کام لەم حیزبە سیاسیانە لە کوردستان ئەمڕۆ مەسەلەی کاری ژنان و کرێکاری ژنمان هەیە کە کێشەیەکی زۆر گەورەیە شێوەیەک لە کاری ژنان هاتوۆتە ئاراوە لە کۆمەڵگای ئێمە ئەمەش کە ژنان بەهۆی ئەوەی کە لە ماڵەوە زیاتر دینکراون بەهۆی ئەوەی کە بازاری کارکردن کراوە بۆ ئەوان لە دوای ئەوەی کە مەسەلەی دامەزراندنەوەمانە نەبوو بەسەرەی نانکردنی ژنان خەدیکە بە ئیندوستریالیسیە دەبی جاران ژن لە ماڵەوە خۆی نانیەکەت ئێستا بۆتە ئیشی بازار ئەمە شتێکی تەبیعیە و هەنگاوێکی تەبیعیە بەڵام نەک بەو شکلێکە لە کوردستانەیە هیچ کەس نازانێ ئەمانە چێن خاوەنکاریان چێیە هەرکەس لە شوێنێک کار دەکات هیچ یاسایەکی کار نایانگرێتەوە لە هیچ شوێنێ باسییان ناکرێت بڕۆ لە ناو ناو قاعەیەکە 50 دانە غاز دانرایە بەڵام چوومە قاعەیەک لە کۆی چەند ساڵ پێش ئێستا 23 دانە هینی تێدا بوو یەک هەوڵی گەورە بوو ساجینانکردنی تێدا بوو بە گاز لە چلەی هاوی ناکاریان دەکرد بە پتۆزی ئارد خەریک و ئینسانی دەخرێت هیچ کەس باسی شێوەی کاری ئەو ژنانە نایەم کە ئەو ژنە کرێکارانە ئەو ژنانێکی کووت ناچار بوونە شیرینی دروستکەن و بفرۆشن پێشخانەکان لە ماڵەوە خواردن دروستکەن بۆ خەڵک و خواردن بفرۆشن کە لە ناچاری بازاری کار چەندین جۆری شێوەی کاری تازەی ژنان لە کۆمەڵگای ئێمە هاتە پێشەوە یان لەو هەموو ئیشەی کە
کێشەیە کە کرێکار هەیەی لە کۆمەڵگای ئێمە ئەم کارە تازانەیش ناهێت بە کارش حساب ناکرێت هیچ شوێنە باسیش ناکرێت نە باسی ڕێکخراوبوونیان مەطرحە نە باسی باسکردنی شێوەی کاروژیان مەطرحە چه باسی ئەمانە دەکات هیچ کام لەو حیزب سیاسیانە هاتوون ئەو مۆزوعە مەطرحکەن باسی لێوە بکەن تەنانەت ئەوانەی کە شیعاریشان ناکار ئازادیە کە لەسەر ڕسمەکانیان داوە ڕەنگە خۆداگەداربی بزانی باسی چێ دەکەم چیەکەم لە هەمان کاتە مەسەلەی ئێمە چەندین ساڵە کێشەی هینمان هەیە توندوتیژی و ڕەشەکوژی ژنانمان هەیە کێشەی قانونە کۆنەپەرستانەکانمان هەیە هەمیان باسی ئەمە دەکەن ئەم لەم حیزبانە هاتوون لە بانگێشەی هەڵبژاردنیان بڵێن ئێمە ڕێگە نادەین ئەم یاسایی کە یاسای ئەحوال بەدەنی و شەخسی عێراقی ڕێگر دەبین لە بەردەمیێ هەمویان لە فکریەوەن لەژێرەوە لەگەڵ حیزبەکان و لایەنەکان ڕێکەوەن کە قانون یاسایەکیان داناوە لە بەرامبەر ئەوە بۆیان تێپەڕێ ئەوانش تۆزێ نەرمینیشان دەن بەرامبەر گۆڕینی یاسای کەسێتی نەوەی نوێ شەو ڕۆژ بانگێشە دەکا و ڕیکلام دەکا و باسی ئەوە دەکاڵێ ژنان بێن دەنگمان پێدەن هەتا ئێستا جێمان لێنەوەی یەک کلمە لەسەر یاسای کەسێتی عێراقی کاتێکە ڕۆژانە لە زمانی قسەکەریانەوە لە بەغداوە ئەڵێن هەر یاسایەک لە پەرلەمانی عێراق دەرچی هەرێمی کوردستانی ژەردێتەوە بەجیالەوەی کە لەسەر مەسەلە ئینسانیەکەی لە هەر وڵاتێکی دنیا بێ بمێن ناڕەزایەتی دەبرین بەرامبەر یاسایەکی لەم جۆرەکە بودرێ هیچ کامیان جۆلێ نییە ئەو بۆ معنایە کە ئەمانە تا سەر ئێسقان کۆنەپەرستن دژە ژنن هەتا پێیان بکرێ یاسای دژە ژن دەردەکەن و هەتا پێشیان بکرێ بە تایبەتی و حیزبە سەرمایەدارانەی کە هەندێک ئیدعای سەرمایە و بازاری کار و هێلی کار و ئەمانە دەکەن مەسەلەی ئیستثمار زیاتر دەهێنە ناو بازاری کارەوە بە تایبەتی بۆ ژنان ئیستثمارکردنی هێزی کاری بەڵام هاوکات کەمپینێکیش بەڕێکەوتووە کە بانگەواز دەکات ژنان دەنگ بە کاندیدە ژنەکان بدەن بۆ ئەوەی کە ڕێژەی پەرلەمانتارە ژنەکان لە پەرلەمان زۆرتر بێت ئەگەر هاتوو ئێستا پەرلەمانی داهاتوو خولی شەشەم ڕێژەی پەرلەمانتارە ژنەکان زیاتر بوون ئەکرێ ئەمەیان وەکو دەستکەوتێک بۆ ژنان هەژمار بکرێت و یاخۆت چاوەڕوانی ئەوە بکرێت کە لە ئایندەدا دۆخی ژنان بەرەو باشتر بڕات هاوڕێ بنار ئێمە هەمومان دەزانی لە ناو پەرلەمانەکان لیست دەیخوا لیستی سیاسی حیزبی سیاسی کە خاوەنی بەرنامە و چوارچێوەی سیاسی خۆیەتی من هیچ بۆ مهم نییە هەموو ئەو سەد و نازانم چەند ئەندام پەرلەمانی کوردستان وەزانم ئەو جاران ١١٠ ئێستا کراوەتە 150 کەم کراوەتەوە ئەگەر هەمووی ژن بێ هیچ بۆ من هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ ئەوە هیچە کە گاڵتەجارەوە هیچ دەسەڵاتی نیە و هیچی پێ ناکرێ و اینی مرکزی قدرت لە کوردستان جێبەجێکردنی قدرت لە کوردستان پەرلەمانیە ئەمە هیچ مەسەلەیەکی لە بەڵام لەگەڵ ئەوەشە کەوتوتە سەر ئەوەی کە ئەم حیزبە سیاسیانەی کە لە پەرلەمان بەرنامەیەکیان هەیە بۆ ئەیانەوێت چی بکەن بۆ پرسی ژن بەرەو چێ بن ئەمە ئەسلی قەزێکەیە نەک ئەوەی کە ژنە یا پیاوە من هیچ بۆ مهم نییە ئەگەر هەموو ئەندام پەرلەمانەکانیش پیاو بێ بەڵام حیزبێکی سیاسی پێشکەوتوو بێ بەرنامەیەکی سیاسی پێشکەوتوانێ بۆ ژنان پێ بێ بێ ژن ئینسان بێ دەرەجە دوو نەبێ لە کۆمەڵگا وەک ئینسان چاری لێ بکرێ یاسای یەکسانی ژن و پیاو لە پەرلەمانە دەنجی پێ بدرێ ئەوە بۆ من گرنگە ئەگەر هەموو ئەو 156 چەندە پەرلەمانتارە پیاو بن گرنگ نییە گرنگ ئەوەیە کە مەسەلەکەیان چیە چی مەطرح دەکەن ئەگەر هەمووشی ژن بێ وەگەوانەی ئێستا بن تا ئێستا چیانکی 35 ساڵان ئەوەندە دەکەن ئەوەندەشیان لێ هەوڕوان دەکەن مهم نامەکەیە لێرەدا سەرنجی بینەرێک بێنمە سەر شاشەکە کە باس لەوە دەکات کە ئەم حیزب لایەنە سیاسیانە سەربەخۆ نەبوون بەڵکو زیاتر سیاسەتی ئێران و تورکیان پەیڕەو کردووە و بەجیالەوەی قازانجپەرستی و سەرمایه‌داریان لە دەورخۆیان کۆ کردوێتەوە هاوکات هۆکار بوون بۆ ئەو مەساتەی کە ئێستا بەسەر کۆمەڵگەی کوردستاندا هەیە بەڵام ئەمانەی کە لە درێژەی سەرنجی ئەم بینەرەدا بڵێم ئەم لانانە ئێستا خۆیان لە هەڵبژاردنەکانە ئامادەن کاندیدیان هەیە و لیستەکانیان هەیە و لە بەرامبەریشە کۆمەڵێک لیستی تر هاتوۆتە ئاراوە ژنان یان خەڵکی کوردستان بەگشتی ئومێد بە دەسەڵات بەستێتەوە بەم حیزبە نوێنە ببەستی ئەوانەی کەم لیستە تازانە هاتوون یاخود چی ڕێگایەکی تر ئێوە پێشنیار دەکەن وەکو دواوتێک
ڕێگەی من ڕێگەی هاتنە مەیدانی خەڵکە. من ئەوە پێشنیار دەکەم وەک پێشتریش وتم لە کوردستان پەرلەمان هیچ مرکزی ئاڵوگۆڕی قودرەت نییە. ئەمەی لە کوردستان دەتوانێت قودرەتی بەدەستەوەیە ئەو حیزبە سیاسیانن کە چەکیان هەیە و ئیمکانات و پارەی کوردستان لە بندستیانە مواقعات هەمومان دەزانی. ئەمانە بە حیزبی تازە و بە حیزبی کۆنەوە هەر کەسێک ئومێدی خۆی بەوە ببەستێتەوە بتوانێت لە ڕێگەی پەرلەمانەوە لە کوردستان ئاڵوگۆڕ بێنێتە ئاراوە هەڵەیەکی گەورەی تاریخی دەکاتن. هیچ سەنگایەک ناتوانێت بچێتە پێشەوە. گۆڵی لێکراوە گۆڵی خواردووە بە کوردەکەی. ناتوانێت هیچ پەرلەمان ناتوانێت لە کوردستان و هیچ ئاڵوگۆڕێک بکە. ئەوەی کە دەتوانێت ئاڵوگۆڕ بکات و بێنێتە مەیدان هاتنە مەیدانی خەڵکە. ئەمەی کە خەڵک بێتە مەیدان خۆی ڕێکخراوکە یەکگرتوو بێ هێزێکی بزوتنەوەیەکی جەماوەری بەرفراوان بێتە ئاراوە بتوانێت خۆی ئیدارەی خۆی بکات و بەرامبەر ئەمانە بۆستێتەوە و ڕێگە نەداوانە چیکە بەم شێوەیە هەڵما سوڕێن و بمانکەنەهینی خۆیان هینی دەستی خۆیان. ئێمە دەبێ خەڵک بزوتنەوەیەکی جەماوەری بەرفراوان بێتە مەیدان خۆی ڕێکخراوکە یەکگرتوو بێ. ئەمەش پێویستی بەکار هەیە پێویستی بە هاتنە مەیدانی خەڵک هەیە. ڕاستە من لەگە بایکۆتان بایکۆت گرینگە دەبێ خەڵک ئەم هەڵبژاردنە بایکۆت کە بەڵام بایکۆت بەتەنیا ناتوانێت هیچ کارێ بکات. ئێمە هەموو جارێ ژمانە بایکۆت من خۆشم پەشیمانی مە لێ پێم وا بێ هەڵبژاردن 2013 بخۆم سەرپەرشتی و کەمپینەم کرد کە بەناوی بایکۆتەوە و بەرنامە و ئەینمان ئەنجامدا و لەگەڵ چەند هاوڕێیەکی ترا کە زۆر زەحمەتیان کێشە هاوڕێیەکانمان وەکاری زۆر باشیشمان کرد. بەڵام ئەمە بەز نییە کافی نییە. ئەبێ لە بەرامبەر ئەمەش ئاڵتەرناتیڤمان هەبێ زوتنەوەیەکی سیاسی جەماوەری بەرفراوان بێتە مەیدانەوە بەدیلی خۆی ئاڵتەرناتیڤی خۆی هەبێ ئەم دەسەڵاتە بڕوخێنێ. ئەوە ئێمە دەتوانینەوە دەسەڵاتە بڕوخێن نەدەوانێت کە خۆیان 35 ساڵە لە دەسەڵاتان و دەسەڵات دەستیانە هەموو شتێک لە دەستیانە ئەوڕۆ هاتوونەتە مەیدانە لەن ئێوروپی. هێزی جەماوەری بەرفراوانی ئێمەیە دەتوانێت ئەو کارە بکە. ئەمەش کاری دەوێ بەرنامەی دەوێ بێ بەرنامەمان بۆ هەبێ کاری بۆ بکەین و کۆمەڵگای بۆ ڕێکخراوکەین و بۆ بێنینە مەیدان. بەڵام لە هەنگاوی یەکەمە بیرمان نەچێ خەڵک ئەو حیزبە سیاسیانە ئەم هەڵبژاردنە و گاڵتە جاری ناوی هەڵبژاردنە ژنان بە تایبەتی زوتنەوەی یەکسانی خوازی خەڵکی یەکسانی خواست ئەرزشی ئەوەی نییە. ئەوە ناهێنێکە خۆتان ماندووکەنەوەی کە خۆیان دەڵێن تەنانەت دەقەمان پێ بەم بڕۆن دەنگمان پێ بدەنێمە دەتوانین هەموو شتێ بگۆڕین. ناتوانێت هیچ شتێ بگۆڕێ هیچینێک ئاڵوگۆڕێک نایەتە دەرێ بنوانەوە چکانتان لێ یەکەم پەنجەی خۆتان مۆر مەکەن و پەنجەتان ناشرین مەکەن. بەوە ئێستا بەوەی تەبلیغاتی کە لە تۆپخانەکانی بەناو ئۆپۆزیسیۆنەوە حیزبە سیاسیانەوە ئەکرێ ئەڵێن ئەگەر لە بکەن لە بەرژەوەندیەکێتی و پارتیێت زوتنەوەیەک ئەتۆتە ئاراوە باز دەواکە ئێمە دەچین بەس دەنگەکەمان دەسووتێنین. ئەو دەدەقەیە زۆر بیرکەنەوە کە چ بۆ چارە نووسی خۆتان بکەن ئەو دەدەقەیەکەوان دێڵێن دەبریەوە و دەدەقەیە بچن پەنجەتان مۆرکەن و پەنجەی خۆتان ناشرینکەن و شەرعیەت دووبارە بدەنەوە بۆ دەسەڵاتە بایکۆتی هەڵبژاردن بکەن و ئەو دەدەقەیەدانێن بۆی بیر بکەنەوە کە چی بکەین بۆ داهاتوی خۆمان و منداڵەکانمان و چارە نووسی خۆمان چۆن بگۆڕین لە کۆمەڵگەدا. لاوژە جەواد هەڵسوڕای بجوێتەوە یەکسانی خوازی ژنان زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوەش دووبارە دەستان خۆش بێ. عزیزان وچانێکی بچووکی تر و بەردەوام دەبین لەسەر پێشکەشکردنی ئەم بەرنامە تایبەتە سەبارەت بە هەڵبژاردنەکانی کوردستان. کرێکاران و بێبەشانی هەرێم ستەم و بێمافی و نەبوونی و هەژاری و سەرکوتی سیاسی لە هەرێمی کوردستاندا ریشەی لە سیستم و دەسەڵاتی بورژوازی هەرێمدایە. بە بەشداری نەکردن و بایکۆت سیناروی هەڵبژاردنەکانیان ڕسوا بکەن. خەڵکی ئازادی خوازی کوردستان لەبیرتانە لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی پێشوودا حیزبەکانی کوردستان دەیانوت دەنگمان پێ بدەن کوردستانی بەهێز بنیاد دەنێن دەیانوت ئارامی و هەلی کار و خزمەتتان پێشکەش دەکەین کەچی کوردستانیان گێڕایەوە بۆ ژێر دەسەڵاتی
ئیسلامی و عروبی عێراق و خزمەت گوزارەکانیان وێران کردو کوردستانیشیان لە بەردەم نائارامیدا ڕاگرتووە بەهۆی بێکاری و نەبوونی هەدیکاریشەوە لاوان کۆمەڵ کوردستان بەجێدێڵان بۆیە فریوی بانگەشەکانیان مەخۆن و بەشداری لە گاڵتەجاڕی هەڵبژاردنەکانیاندا مەکەن کرێکاران و بێبەشانی کۆمەڵگەی کوردستان نان و ئازادی و خزمەتگوزاری و ئایندەیەکی باشتر لە گرێوی ڕاماڵینی دەسەڵاتی بزوتنەوەی کودایەتیدایە نەک بەشداری لە گاڵتەجاڕی هەڵبژاردنەکانیان بەشداری ئەم هەڵبژاردنە پوچا مەکەن و سەنگەرەکانی خەباتیان بۆ ڕاماڵینیان بەهێز و تۆ بکەن جەماوەری تووڕە و ناڕازی لە دەسەڵاتی حیزبەکانی بزوتنەوەی کوردایەتی مایە پوچکردنی هەڵبژاردنەکان بەشداری نەکردن لەو گاڵتەجاڕی هەڵبژاردنەدا بە وێنەی درێژە پێدەری ناڕەزایەتی جەماوەریتان هەنگاوێکە لە ڕاستای ڕاماڵینی یەکجاری دەسەڵاتدا بەڵێ بینەرانی عەزیز بەردەوامین لەسەر ئەم بەرنامە تایبەتە سەبارەت بە هەڵبژاردنەکانی کوردستان بەجالەوەی کە لە چوارشەممەدا بەشێک لە بەرنامەکانی پێشەنگ تیڤی دووبارە لەسەر هەڵبژاردنەکانی کوردستان دەبێت بەڵام شەممەی ئایندەش بەرنامەیەکی تایبەت هەر لەسەر هەڵبژاردنەکانی کوردستان پێشکەش دەکەین هەر کەسێک لە ئێوە پێی خۆشە بەشدار بێت و قسە و باسی خۆی سەبارەت بە هەڵبژاردنەکان بکات پەیوەندیمان پێوە بکات و کات دەخەینە ئیختیاریەوە ئێستاش چالاکوانی سیاسی ئەنوەر نووریمان لە گەڵدایە ئەنوەر نووری ئێوارەت باش و سوپاسکە لەگەڵمانیت زۆر سوپاس هاوڕێ بنارماندوو نەبن سوپاس بۆ گوێگران سوپاس بۆیەوە هەڵبژاردن و پەرلەمان لە ساڵی 92 هەڵبژاردن ئەنجام درراوە ینی باسی کوردستان دەکەین وە پەرلەمانیش بووە وێڕایەوەی کە لە کاتی شەڕی ناوخۆدا و هەندێک جار بەهۆی درێژکردنەوە و هەندێک جار بەهۆی بڕیاری دادگای فیدراڵی و ئەوانەدا پەرلەمان داخراوە بەڵام نزیک بە دووسێ دەیە بوونی هەبووە سوودی ئەم پەرلەمانە بۆ کۆمەڵگەی کوردستان لە چیدا بووە مەبەستەوە سوودی پەرلەمان بۆ خەڵکی کوردستان من پێم وایە ئینسان لە هەر کایەکی سیاسی بکۆڵێتەوە ئەبێ لە ڕووی چینایەتیەوە ئایا قازانجی بۆ کێ هەیە ئەم پەرلەمانەی کوردستان ئەوانەی پێشووتریشان هەر بە تاریخی 33 ساڵەی دەسەڵاتە نەگەر لێ بکۆڵینەوە قازانجی بۆ بەشێک بۆ ینی بۆ چینێ بۆ لە کوردستان ئەوانە بوون کە قاچاقی نەوتیان کردووە کە بێت لایەنە بووە کە دەرمانی ساختیان هاوردووە کە خەسەخانەی ئەهلیان کردوتەوە خەسخانەی حکومیان بەڵێن گشتیان کاول کردووە کە خەڵکیان گیان بۆ نەتیجە احترامی خوێندن نەما خوێندنگایان کرد بە کەرتی تایبەت و 1001 نەکبەتی بۆ قازانج بۆ ئەوانە وەڵحەڵ ئەگەر بڵێم بە کوردەکەی بڵێم ئەبێ بە شەرعدانەوە بە دەسەڵاتێک کە بۆ خۆی بە قانونی دەستکاتەوە بە مشەخۆری بە کەڵەکەی سەرمایە بەوەی کە بە قانون بتوانێت هەموو کاروبارەکانی چۆن لەم 33 ساڵا کردووە جارێکتر ئاوا بکاتەوە بەڵام قازانجێ بۆ خەڵکی گشتی بۆ ئەوەی کە خەڵکێک کۆمەڵگا بەرهەمەهێنێ ئەوەی کە کرێکار و خەڵکی زەحمەت کێش ئەوەی لە کارگا ئیشەکە ئەوەی لە کارخانە ئیشەکە ئەوەی لە نانەوە ئیشەکە ئەوەی کۆمەڵگا بە بەڕێوە هەر لەوەی کە ژینگە پارێزە تا ئەوەی لە کارگە و کارخانێکی چەند هزار کەسیە ئیشەکە ئەوێ بیرێ بکاتەوە لەوەی ئایا ئەم هەڵبژاردنە قازانجی بۆ هەیە تاریخی 33 ساڵی ئەمان قازانجی بۆ ئەو بووە نەخێر نەی بووە ئەم جارش ئەم هەڵبژاردنە سیناریۆیەکی ترێلەوە وە نەتیجە دیارە و هەڵبژاردن و دەنگدانی خەڵک هیچ ناگۆڕێ لەوانەیە لایەنێک هەنێ کورسی زیابێن هەنێک کەم کورسی کەمبێنێ بەڵام لە واقعەتە خەڵک ئەزانەیە کە دەسەڵاتە بەدەست یەکێتی و پارتیەوە بێ لەبەر ئەو دوو حیزبە دوو حیزبی میلیشیان چەکداریان هەیە چەکداری تایبەتیان هەیە و چەکدارە تایبەتەکانن لە پێناو قازانج و بەرجەوەندی و سەرمایەکانە بەڕاستی لەبەر سوودی ئەبێ سوودی دیارە سوودی بۆ سەرمایەدارەکان بۆ سەرانی حیزبەکان
و بۆ ئەو حیزبانش کە لە پەنا ئەو دەسەڵاتە ئەژین سوودی بۆ ئەوانە بێ و سەر ڕاوێ هەنێکی دەچن لە پەرلەمان وەکو ئەندام پەرلەمان ماوەیەک لەوێ بن لەوانە هەنێ قسە بکەن و هەنە شەڕەکەن و هەنێ بتڵەگەرنەیەک و هەنێ شتەکەن بەڵام نەتیجەتەن ئەوانیش دوایە لە ناوخواانە ڕێئەکەون یا هەرچەکەن بەڵام تەقاوتە بن ینی خانەنشینە بن بە پارێک بۆ ژیانی خۆیان و مناڵیان زەمانەکەن بەڕاستی ئەم هەڵبژاردنە بێزگە لە قازانج و بەرژەوەندی بڵێن سەرمایەدارانی کوردستان ئەوانەی کە بزوتنەوەی کوردایەتی ڕابەرایەتی کردووە هیچ ئیسفادێکی بۆ خەڵکی کرێکار و زەحمەت کەش نابێ و دەتوانین بە حەزاران نەکبەتی لەو کۆمەلگا حساب بکەین کە بەهۆی ئەمانەوە هاتن ئەمانە هاتن لە سەرەدا من ئەگەر بڵێم بەوەی کە خەڵک مێژوویەکی لەبیر بێ لە ڕووی بۆ کە هاتن هەرچی مەکائین و وەسائلی ناو کارگە و کارخانە و ئەوانەی کە جادە و ڕێگەوبانیان پێکرد تا ئەوانی بەنداوەکان هەموو فرۆشت و ڕۆشت دوایە نەکبەتی شەڕی ناوخۆیان هێنا بەسەر خەڵکە دوایە هاتن ڕێکەوتن ئەوەی کە سەرەڕای ئەوەی کە کوردستانیان کرد بە ئۆردوگایشی ئاوارە خەڵک چاوەڕێ ئەو بە منەزەماتی خواردنی بێ یان نهێنێ باشەوە خەڵکیان کرد بە سوتەمەنیەک کە لە کۆمەلگایەکە ئەهەموو دەوڵەمەنی ئەهەموو شتێ هەیە بەڵام خەڵک محتاج بوو دەست بۆ سیرکە من یەک بەشی بچووکی ئەو کۆمەلگای بێنەوە سەیری کەتی تەندروستیکە کەتی تەندروستیان برتاوردیان لەو خەسخانە گشتیانەوە هاوردیان هەمویان کرد بە قوربانی خەسخانەی ئەهلی ئێستا خەسخان ئەهلیەکان لە ئاسی خەسخانەکانی ئەتوانم بڵێم ئەوروپا تواناییان هەیە لە هەموو ڕۆژەکەەوە بەڵام خەسخانە گشتەکان هەمووی وێران کراوە لە ئەوانەوە خەسخانە ئەهلەکان بە جۆرێکە کە خەڵکی فەقیر هەژار ناچە من لە ماوە شتێکم بیست کە زۆر ڕاستی بوو لە خەسخانە ئەهلەکان کەسێک مردو بوو کە سوکارەکەی پاونێ خەڵکێک کە کەسێکی نەخۆشەکەوێ ئیتر زۆر بە پەرێشوێ بێڵێت شانسی ژیانی باتەوە بەداخەوە نەیتوانی بوو بژی بۆ حەڵ خەسخانەکان مردو بوو دوایەکە ویستوان میتەکانتوان بە داوای لە بردنەوە ئەمە 3 ملیۆن قەرزارن هی مەصرفات وشت ئەبێ لە میتم دانرێت والحال میتەکە حجز کرێت تا ئەچن 3 ملیۆن نەکەی بێن 3 ملیۆن دینارە بڵێن دینارە عێراقیەکەی بێنن کۆمەلگا ئەوەیە خوێندن ئەوە ئاستی خوێندن ئەوە ئاستی کارکە سەرەتایی ترین شت بۆ ئینسان راوە کارەبایە 33 ساڵ حەلی کارەبایان بۆ نەکراوە خەڵک بە ئەنوا و ئەشکال بە قەولی خۆیان بە قەولی هەمویان دەڵێن خەڵک تووشی نەخۆشی بە ئەنجامی ئەم هەموو مۆلیدە و شتەکە ئیشەکرێ هەمووی مۆلیدە و شتەکانی خۆیاننی سەرانی حزابەکانی سەرمایهدارەکانن لەبەر قازانجپەرستی خۆیان خەڵک بمرێ نەمرێ نەخۆش بێشت بێ بە قازانجیان ینی بە خەیاڵە نەنا ئیلا ئەبێ قازانجی خۆیان بێ سەرەتایی تر ئاوە ئەو نێ لەو کۆمەلگا ئەوەی کەوتم بێکاریەکی زۆر هەیە جارە وەزی مناڵان بزانە وەزی لاوان بزانە بچۆرە مەسەلەی ژنان ئەسێک نمونەی بچێک لەسەر ژنان بڵێمەوە ژنان بەشێکن لە بێکارانی کرێکار لە ماڵەوەن حتاکو ئێس ئەم دەسەڵاتی بیری لەوە نەکردوێتەوە بچێک پارێک حسابکار لە بینی ئەوەی کە چەند داهاتیان هەیە و چەندێک وەرحەڵ ئەگەر نەبوو بیمەیەکی بێکاری بە بیمەیەکی بێکاری بە بەو ژنانەی کە لە ماڵەوەن وەرحەڵ ئیشیان نییە یا خەڵکانێک کە توانایی لەشیان نییە پێداویستی تایبەتن یا خەڵکانێکی کە خوێندکارن بەرحەڵ لە 1001 ڕۆوە ئەو کۆمەلگان وێران کرد داماو کرد بەداخەوە کە بیرەکەیتەوە من خۆمان ئەوروپامان دێسێک نمونەی بچوو ئاو لە کوردستان ئاوێکی لێکە ئەتوانی ئاویکی پاک ئەتوانی بیخۆیتەوە ئەنی ئەگەر پاشەڕۆی نەچوو بێتە سەر ئەوان ئەنی ئەگەر پیسیان نەکرد بێ بەهۆی هەموو مەشروعەکانیەوەنە ئەتوانی بیخۆیتەوە بەڵام لەوەی کە لە کۆمەلگایەکە سیر کە ئەهۆ ناڵیانە لە هاوینە خەڵکەڵێ بە 3 هەفتە و بە 4 هەفتە ئاو نەدیوە ئەو نییە حتا بۆ حاجە شۆردن و خۆشتن و هیچیان مرحەڵ بەڵام سەر بەخۆ لەم هەموو سەرنج و تێبینیانەی ئێوە 3 هەفتەی تر کەمتر لە 3 هەفتەی تر هەڵبژاردن ئەنجامەدرێت ئەهێنێت خەڵکی بەشداری لەم هەڵبژاردنیا بکات لانی کەم ئەم هەموو گرفتانی کە ئێوە باشتان کرد ئەکرێت ئەم هەڵبژاردنە کەناڵێک بێت بۆ لانی کەم وەڵامدانەوە بە وەرگرتنی چارەسەری بەشێک لەم کێشانە ئەگەر کەسێک لە دوو لایەنەوە لەم دەسەڵاتە بڕوانێ یەکێکمان مێژووی 33 ساڵیان ئەوەی کەوتم ئەو 33 ساڵان ئەوە بووە
کە چی نەکبەتی ڕۆژەشە سەر ئەوەش ئەم ئێستا ئەم کەمپینی هەڵبژارنیان گوێ لە بەرنمەکانیان بگرێ گوێ لە وعدوعودەکان برێ خۆ وعدوعودیان نایەوە خەسخانەی بڵێن حکومیەکان بێنە ئاسێکی باڵاو ئەوانەوە خۆ وعدیان نایەوە کە بڵێن سبەینێ پێداویستی ئەو خەسخانە نەدا خۆ وعدیان بە خوێندکار و خوێندن نایەوە خۆ وعدیان بە بیمەی بێکاری نایەوە لەو کۆمەلگا کە خەڵکێکی ئامادە بەکارەوە کار نییە بیکە بیمەی باتەیە خۆ وعدیان بە خەڵکی خاوەنداوت پێداویستی نایەوە ئەم خەڵکیان وعدیان بە لاوان نایەوە لاوان کاکە ئەگە حساب کە ئێستا هەنێ لاومان هەیە چوونەتە 40 ساڵ یعنی عمریان چۆتە 40 ساڵ خوێندنیان تەواو کردووە شەهادەیان پێ هیچ کەس لیان ناپرسیان لە هیچ شوێنە نییە هەت لەوانێ خۆیان ئێستا لە بیریان چێتەوە مهنەکەیان چۆ بەهۆی کە هیچ ئیسفادەیەکی نەبووە ئەمانە شاهیدی ئەوان دەلائلن بۆ ئەوەی کە خەڵک ئەم دەسەڵاتە شایانی ئەوە نەبچیت پەنجەی مۆرکەی بکەی ینی ئیمزایان بۆ بکەیت بۆ هەر لایەنێک لەو لایەنانە جاچی یەکێتی پارتیەوە چی ئەوانەی کە لە بن سەبری ئەوانە خەریکی قازانجپەرستی و لێدانی مەشروع و مشەخۆرین ئەوە ناهێن بە نەزەرم هیچ ئەوە ناهێنێ خەڵک بچێت و خەڵک پەشیمانە بێ ئەگەر بچێت دەنگ بە چبووم ئەمان یەک شتیانەوێ ئەوەیە نەوێ پەرلەمانەکان قانونی کەنەوە کە سبەینێ هەر کەسێ ناڕزایی دەربڕی بەرامبریان بڵێەوە دەنگمان هێناوە دەنگمان پێدراوە ئێمە بە قانون هاتوین بە قانونی شەکەین حەقمانە 4 ساڵ ئیتر ئەو 4 ساڵە بۆ خۆیان حەقیان هەرچیەکەن بەس بۆوان قازانجە بێ بەس بۆ خەڵکی کرێکار زەحمەت کێش خەڵکی کەم دەرا هیچ نابێ من یەک نمونێ بچووکە پێ بڵم بڕۆ لە شارەکانی کوردستانە بە هەزاران شوقیان دروست کردووە بە هەزاران شوقە بە هەزاران شوقە چۆڵە داش فرۆشتێ کەسیشی تێ ناچێت باشە دەسەڵات ئەگەر ئەوە دەسەڵاتێکی دڵسۆزە بۆ نایە بە خەڵکی ئەوانێک کە خانویان نییە و بڵێ من مەسئولم ئەگەر ناشانداتێ ببلەش بڵێ من لە پارەی دەوڵەت ئەچم کرێتانەیەمێ ئەوانە بچن ئەو خانوانەوە بەڵام لەبەر ئەوەی قازانجپەرستی خۆیانی تایە لە پشتەوە خۆیان لەو مەشروعانن سەری ڕئیسی خۆیانن نەسەری دابەزێنن نەئەیەن بە خەڵک هینێکیشان هەیە باسێکیان ئەوان باسێکیان نییە لەم هەڵبژاردنە هەتاوەکو ینی ڕوو بە خەڵک بە ئیسفادە بە خەڵک تا خەڵک بچێ سەوتیان پێبە من پێم وایە ئەگەر خەڵکی بچێت سەوتیان پێبە ئیشتیباهی کردووە ئەگەر کەسێک نازانم مەگەر ئیسفادەیەکی جاران بەڕاستی لەوانەیە خەڵکیشانەوە فەقیر و داماو کردووە هەڵبژاردننی پێشوو چوو بوون سیمکارتیان دابوو بەڕاستی سیمکارانی گاڵتە جارێت و سیمکار بە 5,000 نازان بە چەنە بچی بە خەڵگڵی وەرە سەوتم بەبە ئەوانە بەرحەڵ نەچوون بۆ دەنگدان باشترە بەڵام من دەتوانم نەچون بۆ دەنگدان چییە ئەگەر باست لە دەنگدان کرد کە چی سوودێکی هەیە بۆ دەسەڵاتداران و لایەنەکانی تری شەریکی بەڵام نەچوونی دەنگدان بۆ خەڵک چی سوود و دەستکەوتێکی هەیە من ئەچمە بەس بۆ ئەوەی نەچوون بۆ دەنگدان ناچمە زۆر فراوانیش بەڵام نەچوون بۆ دەوران ئەم دەسەڵاتە بێ لە خەڵک ترسێ کاتێک کە خەڵک نەچێ بۆ دەنگدان یعنی بایکۆتی کردووە دوایە دەسەڵات ئەزانێ خەڵکی هەیە نەپارتیە نەیەکێتێ نەو حیزبانن کە لە بندەسیانن بە پارە ڕازیانەکەن ئیمتیازاتیانێ نییە ئەڵێ بڕۆ تۆ بڕۆ ئارد بێنە ئەو بڕۆ ئەو بێنە بڕۆ ئەو شتی شت بێنە بۆ ڕازیانەکەن بەڵام خەڵکی ئەگەر خەڵکێکی زۆر کە من بە ئومێدم هەرچی خەڵکێک کە بەرژەوەندی لەگەڵ ئەو دەسەڵات وێنە نەبووە نەچێت ئەو کاتە ئەم دەسەڵاتە ترسێکی لێنشێ ئەزانی هێزێکەیە کە دەنگی ناوە بە دۆستەکانیان کە لە پەرلەمانان ئەمە ئەبێ بە ترسێک دەڵێ هەر کاتێک ئەم هێزە خۆی ڕێکخراو کرد خۆی یەکگرتوو کرد هاتە دەنگ تا ڕوخانن ئەمان بە چونکم ئەبێ خەڵکی کوردستان بەڕاستی لە دوای ئەمە بکاتە شتێک کە تۆزێک خۆی ڕێخاتەوە ئەوەی کە بیر لە ئایندەی خۆی مناڵی هاوسێماڵی هاوگەڕەکی هاوشاری کۆمەلگاکەی بکاتەوە لەسەروی ئەم ژیانەوە نەڕوە ئەبێ بۆ نمونایانمەوە ئەبێ خەڵک بێت داوای کارەبای دائیمی بکە بێ بڕان ئەبێ داوای ئاو بکە ئاوی دائیمی ئەمان هەمووی بە بەلاش مامە خزمەت گوزاری سەرەتایین
دەبێت باشبوونی خستەخانەکان و خستخانە بەلاش بێەوە بێ باشترین خزمەت گوزاری لە خستخانەی گشتیا بێ بۆ نموناڵم ئەبێ هەلێک بۆ کاریە بیمەی بکاری لەو کۆمەڵگا بدۆزرێتەوە ئەگەر خەڵک بتوانێت خۆی ڕێکخراوکە لەمانەوە بەدە ئەم داخوازانەوە بێ بڵێن بۆ نمونە بڵێ خێزانێک نابێت لە 500 لە 600 لە ملیۆنە کەمتری هەبێ بۆ خۆی و چەند مناڵ و کرێخان و ئەو ئەبێت تهدیدیکا بەپێی ئەو ڕۆژەی کە ژیانی ئەوەیە کە بیدرێتەیە بیمەی بێکاری مەسایلی ژنانە مەسایلی مناڵانە مەسایلی 1001 مەسایل هەیە لەو کۆمەڵگا بێ و کۆمەڵگایە خۆی بۆ حازرکە ئەبێ لە پێشە ئێستا شتێکی ئانی هەیە کە لە ئێستا هاتۆتە پێشوە تەبلیغاتێکی زۆرێ نەچێ بۆ دەنگدان بەڵام ئایندەی داهاتووە خەڵک جا هەر فکرێکی هەیە هەر عقیدەیەکی هەر بیرکردنەوەیکی هەیە ئەبێ بیرکردنەوە لە ئایندەیەکی ڕۆشن بۆ خۆی بۆ هەر بۆ کوتم بۆ خێزانی بۆ هاوگەڕێکی بۆ هاوشاری بۆ هاوچینەکەی لە کارگەیە لە کارخانەیە ئەبێ ئەم بێتە مەیدان بۆ بەدەستێنانی ئەم ژیانە بۆ بەدەستێنانی ژیانێک کە شایستە ئینسان بێ کە ئینسان محتاج نەبێ لەبەر نەبوونی نەتوانێت بچێ بۆ خستخانە لەبەر نەبوونی نەتوانێت خۆشگوزەران بێت لەبەر نەبوونی نەتوانێت پێداویستی خۆی مناڵی ئەوانە و ئینسان نابێت لە کۆمەلگای کوردستان ژیانێکە بەداخەوە شایستە نیە و لە مقابلیشان لە کوردستان هەر بە قەولی خۆیان یەکەم شوێنەوە خەریکە بێ بە چەندم شوێنی دنیا کە غازی هەیە کە نەوتی هەیە کە ئاوی شیرینی هەیە کە بەفری هەیە کە شاخی هەیە کە باران هەیە کە سەوزەی هەیە کە میوەی هەیە و گەنیمی هەیە گوێی هەیە بە هەزاران کارگە و کارخانەی تایە کە ئەم بەرهەمانە بۆ پێداویستی ئینسان بێ بۆ خۆشگوزەرانی ئینسان بێ تاکید زۆر لەوە خۆشترە بێ کە تەسەور ئەکرێ بەڵام ئەگەر هەروە بێ بۆ قازانجپەرستی بێ بۆ قازانجی سەرمایەدارەکان بێ بەڕاستی هەر وەکو ئێستا بێ کەسێک ناشێڵن قسە بکە دەیبن 8-9 سعات کاری پێکەن 300,000 300,000 نەبشی ئاوێکان نەبشی کارەبایەکە نەبشی کرێخان و سەرڕای ئەوە هیچ زەمانێکی ئەم کەسە تەقاوتە بێ بە تایبەت لە ئەهلیەکانە هیچێکی نێوازم بڕێ پارەی پێشەکی کەمێنێ و ئیتر بڕۆ خۆچی لێ ئەوەیە کە ئەیبینین لەو کۆمەڵگا خەڵک ئەبێ لە ئێستا نەچێ بۆ دەنگدان بایکۆتی بکە ئەبێت ترسێ بخاتە دڵی ئەو دەسەڵاتەوە کە بترسێ ئەوە ئەتوانێت ترسخە نەکو بڵێم ئەوەی کە سبێنێ گۆڕانەوەی نوێ یەگرتووە کۆمەڵی ئیسلامی یا فڵانەیە فیسارە لە پەرلەمان ئەوانە هەمویان سبێنێ هی نەکرێن بە ئیمتیازاتی مناڵیان بۆ تەعینەکەن خزمیان بۆ تەعینەکەن پارەیانێنێ ئەیان نێرن بە خوێندن ئەیانن بەولە وەکو شتی شخصی بەوە ڕازیانەکەن و بەڵام کۆمەلگا ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپترەوێ ئەنوەر نووری چالاکوانی سیاسی زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادەبوون زۆر سپاس بۆیەوە دووبارە سپاس بۆ گوێگران زۆر سپاس عزیزان سپاس بۆ ئێوەش کە لەم بەرنامە تایبەتی پێشنگ تیڤی تایبەت بە هەڵبژاردنەکانی کوردستاندا دڵمان بوون جارێکی تریش تکراری بکەینەوە ڕۆژانی شەممە کاتی هەڵبژاردنەکانی کوردستاندا پێشنگ تیڤیەوە بەرنامەی تایبەت دەبێ هەر کەس لە ئێوە پێی خۆشە بەشدار بێت پەیوەندیمان پێوە بکات دەتوانێت لە ڕێی پێشنگ تیڤیەوە قسە و باسی خۆی بکات و هەروەها چوارشەممانیش بەرنامە ئاساییەکانی پێشنگ تیڤی بەردەوام دەبێت و بەڵام بابەتی هەمەلایەنەتر بابەتی ڕۆژ تاوتێ دەکەین و لە نێویشەندا هەڵبژاردنەکانی کوردستان لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە و بگورن تا ڕۆژی چوارشەممە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن.